یانەی زاخۆی پێشەنجی خولیەستێرەکانی عێراق لەسەر یاریگای خۆی و بە ئامادەبوونی هاندەرە بێشمارەکەی لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 24 پێشوازی لە نەفت کرد. هەردوو تیب لە سەرەتای یاریەکەەوە بە گەرم و گوڕیەوە دەستیان بە یاری کرد و هێرشەکانیان ئاڵ و گۆڕ دەکرد. هەردوو تیب ئاستیان تەواو لێک نزیک بوو. تیپی میوان لە خولەکی 27 لە ڕێگای ڕامسز گابرایەل بربەستی یەکسانیان شکاند و بە گۆڵی یەکەم لە یاریەکە پێشکەوتن. غفلة في لعبة بعد ذلك هل من أمر؟ لا يوجد أمر لأن أمجد عطوان کوڕانی خابوور دەستیان بە هەوڵەکانیان بۆ گۆڵ یەکسانی کرد. لە خولەکی 37 ناوژوان لەم حاڵەتە بێدەنجی هەڵبژارد، بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار بە لێدانی سزای بۆ زاخۆ ئەژمار کرد. هل وصل إلى القدم؟ سيد الحكم القرار. ئەمجد عەتوان جێبەجێ کرد و عالی یاسینی گۆڵپارێزی نەفت تۆپەکەی گێڕایەوە. لێدانەکە جارێکی دیکە دووبارە کرایەوە. ئەم جارە ئەمجد عەتوان سەرکەوتوو بوو لە تۆمارکردنی گۆڵ و ئەنجامەکەی بۆ زاخۆیەکان یەکسان کردەوە. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم دەرفەتی گۆڵی دومیش لە پێش کوڕانی زاخۆ بوو. ناسر محەممەدۆ بە ئاسانی لە دەستیدا. لا نیوە دەم کوڕانی خاون ماڵ بە شارەوە دەستیان بەیاری کردەوە. لە خولەکی 66 ئیچی تا دیپۆتی توانی گۆڵی دۆم و پێشکەوتن بۆ زاخۆ تۆمار بکات و هاندەرانی ئامادەبوو یاریەکە بخاتە جۆش و خرۆشەوە. نەفت لە هەوڵدا بوو ئەنجامەکە یەکسان بکاتەوە، بە تایبەت لە ڕێگای ئەحمەد سەبڕی هێرشبەری کوردی تیپەکە. لە خولەکی 86 لەم حاڵەتە ئانجی جۆیل بە کارتی سوور کرایە دەرەوە. بەیارزەکیش بەهۆی سەختی پێکانەکەی گواسترایە و نەخۆشخانە. یاریەکە بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سەرکەوتنی زاخۆ کۆتایی هات. بەم بردنەوەی زاخۆ جارێکی دیکە گەڕایەوە پێشەنجی یانەکان و کۆی خاڵەکانی گەیاندە 49 خاڵ. نەفتیش بە 30 خاڵەکەی لە خانەی 13 ڕیزبەندیە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.